هەموو خەڵکەکان دەکەم بە تایبەتی لە دایکی خۆشەویستم لە خوشک و براکانم هەموو خزمە کەسان و هیوادارم ئەو جەژنی ئینشاءالله جەژنی خۆشی و شادی و کامەرانی و ئاسوودەیی بێتن لە بۆ هەموو لایەک بە تایبەتی لێرە لە هەولێری خۆشەویست هیوادارم خەڵکەکان کە لێرە دەژیان ئەو خەڵکانی کە میوان دەبن لە بۆ شاری هەولێر طبعا بە ئەو پەرێزەوە بە خێراتیان بکەین بە ئەو پەرێز و حرمەتەوە پێشوازیان لێ بکەین و وان لێ بکەن بە حەزب بۆ بکەن کە لە ماڵی خۆیاندا خێرهاتنی ئەو گەشتیارانە دەگەین کە بەبوونەی جەژنی قوربانیەوە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن و ڕێز لە هەموو گەشتیارەکان دەکەین و کە بەهاتنی جەژنی قوربانیەوە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەنەوە. کاتێک خواردن دروست دەکەین با خواردن بایی خۆمان دروست بکەین کاتێک کە ئێمە 3 نەفەرین 4 نەفەری بایی خۆمان دروست بکەین نەک بایی 20 نەفەر دروست بکەین و بایی 4 نەفەر دەخۆین بای 16 نەفەرەکەی دیکە خڕ بکەین ناو تەنەکەی زبل ئەوە شتێکی زۆر گونەحا با لە جەژنی قوربان سیلەی ڕەحم جێبەجێبکەین سەردانی مالی خزم و کەس و کار بکەین چونکە سیلەی ڕەحم دەبێتە مایەی زیادبوونی ڕزە. جزبای جەژنی قوربانی پیرۆز لە سەرجەم مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر و دەوروبەری هیواخوازم لە خوای گەورە و میهرەبان ئەم جەژنە بکاتە هەوێنی تەبایی و یەکریزی نێوماڵی کورد.